لە دوای حەڤەی شوباتی 2011ەوە سەدان خۆپیشاندان و چالاکی مەدەنی لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان ئەنجام دراون کە بەشێکیان لە پێناو باشکردنی گوزەرانی هاوڵاتیان و بەشێکیان لە پێناو گۆڕینی سیستەمی سیاسی بووە، بەڵام دەوترێت هیچ کام لەو چالاکی خۆپیشاندانانە بەهۆی گشتگیر نەبوونیانەوە دەستکەوتیان نەبووە. ئەگەر بمانەوێ هەر خۆپیشاندانێک هەر ناڕزاییەک ئامانجی خۆی بە شێوەیەکی تەواو بپێکێ دەبێ هەموو ناوچەکان بگرێتەوە، دەبێ ئەو سێکتەرانە بگرێتەوە کە پەیوەندی بە داهاتی حکومەتەوە هەیە، ئەو سێکتەرە ئەساسیانەی کە بەشێکن لە پەیداکردنی داهاتی حکومەت، زیاتر ئەو چینانەی کە دێنە سەرجادە، چینی فەرمانبەران و چینی مامۆسان و ئەمانە هیچ داهاتێک هیچ دەخلێک بۆ حکومەت پێیان ناکەن، بۆیە دەبینی زۆر کاریگەری نابێ. ئەگەر کاریگەریەکی بچووک بەجێبێەوە ناتوانێت کاریگەریەکی گەورە بەجێبێت. کەواتە دەبێت خۆپیشاندانەکان هەموو چینەکان بگرێتەوە، ئەوانەی کە خۆیان بە مافکوراو دەبینن، بەتایبەت ئەو چینانی کە بەشێکن لە پەیداکردنی داهات بۆ حکومەت. زۆربەی خۆپیشاندان و چالاکی مەدەنیەکانی دوای حەڤەی شوباتی 2011 زیاتر لە سنووری پارێزگای سلێمانی بوون، کەمتر یاخود بەدەگمەن لە سنووری پارێزگای هەولێر هاوڵاتیان خۆپیشاندانیان ئەنجام داوە. دەوترێت بێدەنگی خەڵکی سنووری زەرد لەبەر ڕازیبوونیان نییە لە سیستەمی سیاسی و ئابووری، بەڵکو بەهۆی سەرکوتکردن و ڕێگە نەدانە بە خۆپیشاندان و بەرزکردنەوەی دەنگی ناڕەزایی لەو سنوورە. لە هەندێک شوێنی ژێر دەسەڵاتی پارتیە معانەتەکان زیاتر بێت، یعنی جارێ تەنفیسیش نییە بۆ دەربڕینی ناڕزایەتیەکان و بۆ قسەکردنەوەمانە، هەمووی علاقی بە شێوازی حکومڕانی پارتیەوە هەیە، شێوازێکە بڕای بە حکومێکی مرکزی شمولی مستەبدانە هەیە. ئەو ئیستبدادی کە پارتیەتی لەو ناوچەیە نەکرێگر بۆ لە بەردەم خەباتی سیاسی خەڵکیش و لایەنەکانیشدا، بەڵکو ڕێگر بۆ لە بەردەم خەباتی مەدەنی کە ئەمە چ بۆ گوێرەی دەستور و چ بۆ یاساکان و یاسای خۆپیشاندان مەسموح هەیە، هەموو خەڵکیەک هەموو فەرمانبەرێک هەموو توێژێکی کۆمەلگا ئەتوانێت ئازادانە تعبیر لە داخوازیەکانی خۆی بکاتەوە، بگەینێتە حکومەت بە شێوازی مانگرتن، بە شێوازی خۆپیشاندان، بە شێوازی عەتسان، بە هەر شێوازێک کە خەڵکە خۆیان باشی بزانن. لەو ماوەیەدا سەنتەری خۆپیشاندانەکان لە سلێمانی بووە، بەڵام هیچ کامێکیان ئامانجیان وەک پێویست نەپێکاوە. بەو پێی زۆر جار لە بری گوێگرتن لە داواکاری خۆپیشاندەران دەسەڵاتداران بە زەبری هەڕەشە و تۆقاندن و دەزگیرکردن کۆتاییان پێهێناون. لە هێندێک ناوچەش خۆپیشاندان بەر لە دەستپێکردنی بە گوشار و تۆقاندن زیندە بەچاڵ کراوە. ڕامیا ڕوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.